بەڵێ بەرزان کەرکووک جارێکی دیکە کەرکووک ئێمە لەم شەوە بە شێوەیەکی تێروپەر باسی کەرکووکێکیان بێگومان کەرکۆک لە کومەڵی گۆرانکاری درااماتیکی پانۆڕامایە تێپەر بووە لە ساڵی 1991 ئەو کاتە فرسە بوو کەرکووکەکان ڕەخسە کەرکۆکی ڕزگار کرا لە 2003 فرسە بوو کەرکەکان ڕەخسە دیسان کەرکووکی ڕزگار کرا لە 2014 تهدید و مەترسیەکی جدی لەسەر کەرکووک بوو کەرکووکەکان لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان بێگومان خەڵکی کوردستان جارێکی دیکە کەرکووکی کوردستانیان پاراست بەڵام 16 ئۆکتۆبەری ئەم ساڵ کەرکووک بە شێوەیەکی تر لە چارچێوەی ڕێککەوتنێکی تر بە فۆرمێکی تر داگیر کرا کە داگیرکردنی ئەم جارەی کەرکووک جیاوازە لە هەموو جارەکانی تری کەرکووک کەرکووکە کوێوازانە بە ڕێککەوتنێکی ژێربەژێری هەندێک کەس لەگەڵ حەشدی شعبی و سوپای عێراق بەسەرپەرشتی قاسم سولەیمانی کەرکووک جارێکی دیکە داگیر کرا لەلایەن ملیسەکانی حەشدی شعبی و لەلایەن ئارتشی عێراقەوە داگیرکردنی ئەم جارەی کەرکووک جیاواز بوو لە جارەکانی تر بەڕێزان ئێستا لە کەرکووک سیاسەتی تعریبکردن بێگومان تەهجیرکردن تەرحیلکردن حتا بە تایفیکردن بە ملیسیکردن بەکاردێنرێت جارانژێک سیاسەتی تعریب و تەهجیر و تەرحیل و تەبعیس و ئیترە هەموو سیاسەتە لە کەرکووک جێبەجێ کراوە بەڵام ئەنجامی نەبوو لە ئێستادا نزیکەی 200,000 خەڵک کوردی ڕەسەن لە کەرکووک و دەوروبەری ئاوەرە بوون بێلانن کەس نازانێت چارەنووسی کەرکووک لەو هەموو گۆڕانکاریە توندانە بەرەو چێ دەڕوا ئێمە هەوڵە دەین لەگەڵ میوانەکانم باسیەوە بکەین گەل و چی بکرێت بۆی شوناسی کەرکووک جارێکی دیکە بگەڕێتەوە ئێدی کەرکووکیەکان بحەسێنەوە سەرکردایەتی سیاسی کوردستان کەسی ئەکادیمیسیان لە ناو کوردستانە چی بکەن بۆی بتوانن بە سیاسەتێکی ژیرانەتر منطقیتر عەقلانەتر هەگەر بابوو لەسەر ناوچەکانی تری کوردستان هەموو بخەلای بەڵام کەرکووک چی بکێت کە لایەنە سیاسەکان سیاسەتێکی کوردستانی نیشتیمانی نەتەوەی واقع بین دووربین لە کەرکووک جێبەجێ بکەن بۆی کە ئێستا چاودێرەکان دەڵێ مەترسیەکی جدی لەسەر ناسنامەی کەرکووک ئەو مەترسیە نەمێنێ خەڵکی کەرکووک بگەڕێتەوە بواری ئاسایی بوو کەرکووک بگەڕێتەوە ملیشیاکان و ئارتش و ئەو بە میلیتاریزەمەکردنی ناو کەرکووک ئیتر ئەو سیاسەتە نەمێنێ خەڵکی کەرکووک بژانی ئاساییان بگەڕێنەوە هەوڵەدەم لەگەڵ میوانەکانم کە بێگومان کەسی ئەکادیمین کەسی چاودێری وردن لەسەر واقعەکە بە شێوەیەکی بابەتیانە ئێمە باسی واقعەکەین بەڕێزان هیوادارم ئێوەش بینەری ئێمە بن بۆی بزان ئەوان ئەکید بەرچاوڕۆنی زیاترمان دەدەنێ ئەوش بەڕێزان دکتۆر سامانشالی شروڤەکاری سیاسی و شارەزا لە کاروباری ئەمریکا هەروەها دکتۆر سەباح سوبحی یاریدەدەری سەرروکی زانکۆی جیهان و دکتۆرە لە زانستە سیاسیەکاندا هەروەها دکتۆر عەبدوڕەحمان دەروێش شروڤەکاری سیاسی بەخێر هاتن تەنەکەم زۆر سپاس دکتۆر سامان لە کاتێکە کەرکووک کێکۆ لە پێشێکی باسم کرد لە ڕەوشێکی تایبەتدایە بەڵام ئەوەی ئێستا دوای 16 ئۆکتۆبەر لەم ڕۆژانەی کۆتایی خەریکە ترافیکێکی دیبلۆماسی چڕ بۆ هەولێر دەست پێ دەکاتەوە بەرپرسانی باڵا لە وڵاتە زلهێزەکان بنمونە ئەمریکا نوێنەری سەرروکی ئەمریکا کە ئەمڕۆ بریتانیا باڵیوزی بریتانیا و فەڕەنسا دێنە ئێرە باسی چنگێتی چارەسەرکردنی کێشەکانەکەن بەڵام لەم چارچەوەیە چارەنووسی کەرکووک چوو نەبین سپاس من لە پێش هەموو شتێکە حەزەکەم کە بڵێم مادەی 140 داکی هەموو کێشەکانە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا و لە ناوڕۆخی مادەی 140شە کەرکووکە جگەل لە شنگال و جگەل لە خانەقین مادەکانی تر کەرکووکە کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە نۆک و هەر لەبەر ئەوەی کە نەوتی تایە بەنسبەت ئێمەی کوردەوە لەبەر ئەوە بە مێژووی خۆی کوردستانی بووە ئەو شارە هەوڵێن زۆر هەوڵیانە لە زمانی حکوومەتی تر بە تایبەتی حکوومەتی سەدام هەوڵیانە هەویەی کەرکووک بۆڕن بەڵام نەیانتوانی ئەو مێژوانەی کە جەنابە باسی کرد لە پێش بەرنامەکە کە ئەو فرسەتانە هاتوتە پێشەوە بۆی کەرکووک بخرێتەوە سەر ئیقلیمیان ڕزگار بکرێ ڕزگار کرا بەڵام ئەوەی کە کرا لە کەرکووکە مەسلەی ڕەفراندۆم نەبوو زۆر دڵخۆشکەرین کە ڕەفراندۆمەکە لەوێ زۆر بڕێک و پێک ڕۆیشت دەنگی زۆریش دەنگی خەڵکی کەرکووک دەنگێکی زۆریە و بە بێ کێشە ڕەفراندەمەکە سەرکەوت بوو لەوێ مەسلەی کەرکووک ئەوەیە ئێران دەستی تیا بوو و زۆر بەهین بە ڕوونی دەستیان تیا بوو و هەڵەیەکی ناوخۆی خۆشمان کە ماڵی کورد یەک نەبوو لەبەر ئەوە کەرکووکمان لە دەست چووە
بەڵام کوردستانیەتی کەرکووکمان لەدەست نەچووە ئیمڕۆ لە دەرەوە ئەو کوردستانیانە دکتۆر چۆن ئەو کوردستان ئەو شوناسی کوردستانی بە کەرکووک بگێڕێتەوە گوتوتی ئەو تەڵەی ناوخۆیەی کە دەستیا بووە لە بەدەستەوادانی کەرکووک ئەوە لە هەموو شتێ مەترسیداترە لەبەرەوە ئەگەرێمە باسی 2014 بکەین تا ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان زۆر بەهێز کەرکووکیان پاراست ئەو هەموو حەجدی چەکدارانی داش بە هەموو شێوەیەک هێرشیان کرد ناتوانانی تێپەرن فەرماندەی سەربازی مەیدانی زۆر بەهێزە بوو هێزی پێشمەرگەی زۆر بەهێزە بوو بەڵام یەکەم جارە هێزی پێشمەرگەی کوردستان بوو ناوچەی استراتیژیەک و کەرکووک بەم ئاساییە تەسلیم بکات ئێمە باسییان ناکەین دوو فاکتەری سەرەکی هەیە کە لە مێژوو ئێمە سوال کرێ بۆ ئێمە نەبووین بۆ دەوڵەت یەکەم ئەوەیە کە ئێمە زۆر بە گرنگی وەری ناگرین یەکریزی ماڵی کورد ئەو یەکریزە دائیمەن بۆ بە فاکتەرێکی ئەساسی کە دەست بین بۆ پرسەی سربەخۆیی ئەو فاکتەرە بەڕاستی وەکو عاقبەیەکی گەورەیە لەسەرمان وڵاتانی دەرەشەوە وا سیرمان ناکەن چکە وڵاتانی دەرەوە حەزەکەن لەگەڵ میلەتی کووردا بە یەک دەنگ قسە بکەن یەکریز بن بەهێز بن چکە دەوڵەتانی دەرەوە ڕێز لە بەهێزەگرن فاکتەری دووهەم کە ناگۆڕێت قەت ئەو فاکتەرە بۆی بزانی نە ئیستا و نە 10 ساڵیکە و نە 1000 ساڵیکەشە گۆڕێ ئەوەیە ئێران تورکیا عێراق و لەگەڵ سووریا دژایەتی دەوڵەتی کوردی ئەەکەن ئەو فاکتەرە بە هەموو هێزیانەوە ئەو دژایەتیەکەن بزانە ئێران و تورکیا چەندیژ یەکن بەڵام لەسەر ئەو مەسلەیە یەکتریان گرت هەروەها لەگەڵ عێراقیشا بەڵام ئەو سەرکەوتنەی کە بەغا خۆی بە سەرکەوت نەزانیە وەبردنەوەیکی گەورە ئەزانیا خۆی بە براوە نابینێ لە شەڕی داعیشا وەکو حکوومەت بینەما خۆی بە براوە ئەبینە کە سەرکەوتوو بۆ لەسەر میلەتی خۆی ئەگەر ناوی ئەنێ بە پێی دەستور و ئەڵە ئێمەش بەشێکی لەمەتی خۆی و کە ئەبادیەت قسە ئەکات ئەوەی پێخۆشە ئەوەی خۆی بەسرە بەڵام ئەو سەرکەوتنەی کە واتە سەوریەکە کلیلی بەغایە دەستەهران بە تەواوەتی بەڵێ ئەمریکاش شعوری بەم تایبەتمەندیەکی لە کاروباری ئەمریکا دکتۆر دێنەوە لە تەکیت باسییان پرسەشەکەین ئەمریکا کاریگەری ئەمریکا دکتۆر سەباح کەواتە ئەوی ڕۆی تر ڕەوشی کەرکووک ئەمە یەکێمە دەبینین چۆن تەسلیم کراوە چۆن ئەوانە حتا کەرکووکیشان تەسلیم کراوە فەرموو ئێستا چۆن پەراوێز خراون و چۆن نافتی کەرکووک بە ئێران دەفرۆشێت لەدایان عێراقەوە حتا بیرانەوتە نفت لە ناوبیرەکەیە کە ئامادەنیە لە ڕێیترەوە بفرۆشێت کورد لە ئێستادا چ سیاسەتێک پەیڕەو بکە بۆ ئەوەی کەرکووک زیاتر بریندار نەبێت بەڵێ سەرەتا ئەمە ئەگەر تەمەشای معادلەکە بکەین ناتوانین بڵین مەسەلەکە ڕەبح و خەسارەتە وەکو لایەنی تیجاریانی کەرکووک وەکو کیانێک ئەساسێکە بۆ دروستبوونی دەوڵەت کە ئێمە ئستیفتامان کرد وەکو یەکێک لە ئالیاتەکانی دروستبوونی دەوڵەت و سربەخۆیی کیانێک بوو کە بە ناوی کەرکووک بوو بەداخەوە دوای 16 ئۆکتۆبەر لە دەستمان چوو دەسەڵاتمان نەما لەسەری بەڵام ئەگەر تەمەشای منزوری هەرێمی کوردستان بکەین بۆ کەرکووک فەرقە لەگەڵ منزوری عێراق بۆ کەرکووک لە هەمان کاتدا منزوری تورکیا و ئێران بۆ کەرکووک لەگەڵ ڕوانگەی نێودوڵەتی بۆ کەرکووک ئێمە تەمەشای کەرکووک دەکەین وەکو ناوچەیەکی کوردستانی کە پەیوەندی ئینسان لەگەڵ ئەرز دروست دەکات ئەو پەیوەندیە ئەو کیانەی دروست کردیا کە لە لای ئێمە بە ناوی کەرکووک دێ لایانی نەتەوەیی لایانی ئەوەش لایانی ئابوووریەکەش زاڵە طبعاً بێگومان ئەو دوو شتە ئەو دوو فاکتەرە بۆتە دەواازەیەک بۆ پێناسەکردنی کەرکووک لە لای ئێمە لە لای تاکی کورد و لە لای تاکی کوردستانی بەڵام منزوری عێراقی کە دەڵێ کەرکووک ئەساسێکە بۆ سەرچاوەیەکی گرنگە بۆ سەرچاوەکانی وزە لەگەڵ ئەوەش کەرکووک چەندین پێکهاتەی تری تێدایە و پێکهاتەی عەرەبیشی تێدایە و ناکرێ ئێمە ئەو پێکهاتە عەرەبیەی بخێنە ژێر دەسەڵاتی کورد یان کوردستانی ئەوە ڕوانگەی عێراقە بۆ کەرکووک لە ڕوانگەی تورکیا و ئێران تەمەشای کەرکووک دەکەن وەکو مەترسیەک لەسەر ئەمنی قەومی لەبەرەوەی دەزانن ئەگەر هات و کەرکووک هاتە سەر هەرێمی کوردستان بنیادنانی دەوڵەتی کوردستان مسۆگەر دەکات ئەوە منزوری تورکیا و ئێرانە کە زۆر نزیکە لە یەکتر
منزوری نێودوڵەتیش بۆ کەرکک ئەوەیە کە سەرچاوەیەکی گرنگە بۆ وزە لە ناوچەکەدا و احتیاتیەکی زۆر باشی هەیە. ئەو پێناسانەی کەرکک وە دەکا کە ئێمە منزوری خۆمان نزیککەینەوە لە پێناسەی نێودوڵەتی. بەڵێ کورد چی بکوانەی هەموو چی بکەین؟ پێناسانەی تو کردو کورد چی بکە کە سیاسەتێکی واقعبینانە بێ کە حدی ئەقل هەموو لایەنەکان پێڕازی بەم شێوەیە مەترسی لەسەر کەرکک دروست نەکات. بەڵێ دەبێت کورد قەناعەت بەوە بکە کە مەسلەی دەسەڵات یان نفوز بۆ سەر کەرکک مەسلەیەکە عیلاقەی بە ئیرادەی شعب هەیە، ئیرادەی ملت هەیە. ئێمە ئەگەر هاتوو تەمەشای نفوزی حەشدی شعبی بکەین کە ئەساسەکەی دەعمی ئێرانە و لەگەڵ تەحالوفی تورکیا و عێراق و ئێران دروست بوو، دەبێت باش بزانین کە ئێرادەیەک هەیە لە ناو ملت کە ئەو ئیرادەیە بزر نابێ، کاتی نییە، بەردەوامە. کەواتە سیاسەتی ئێمە ئەوەیە سیاسەتی چاوەڕوانکردنە، چاوەڕوانکردن لەسەر هەر گۆڕانکاریەکی نێودوڵەتی کە ئەگەری ئەوە هەیە ئەو دەعمە ئێرانیە و تورکیا لاواز بکە. لەبەر ئەوەی بە لاوازکردنی ئەو دوو دەعمە بەرەبەرە نفوزی کورد زیاد دەبێت. ئێمە دوو خاڵی سەرەکی هەیە ئێستا حالی حاضر لە ناو کەرکک، مەسلەی ئیحسا و مەسلەی تەطبیع کۆتایی پێهات. بەڵام ئێمە نابێ بڵین مادەی 140 کۆتایی پێهاتێ. لەبەر ئەوەی ئێستا ئەگەر تەمەشای خیتابی عێراقی بکەین بەرامبەر هەرێمی کوردستان، خیتابەکی دەستوریە، باسی دەستور دەکات، باسی شەڕی دەستور دەکات. بەڵام بە پێ ئەو بنەمانەیە کە خۆی بەرژەوەندی خۆی دەپارێزێت، نەک بە پێ ئەو بنەمانەیە کە فعلا بەرژەوەندی کوردیشیا دەپارێزێت. تەسیس کرا ئەمەش بخۆی مەترسی نییە بەڕای تۆ؟ بەتەکید تەسیس کرایە. تەسیسەکەش لە چوە هاتووە؟ لە مەزدەری قووەوە هاتووە، لە مەزدەری پاوەڕەکەەوە هاتووە. بەڵێ دکتۆر من بەشێک فرانتر باسیەوەکەین دەستێوەردان ئێران بە تایبەتی. بەڵێ دکتۆر سامان دکتۆر عەبدوڕەحمان، کەرکووکیەکان هەمیشە قوربانیان داوە، ڕاپەرینیان کردووە، تەحەدای هەموو زڕۆفی ئەمنی زۆر خراپیان کردووە لە پێناو پاراستنی شوناسی کەرکووک. بەڵام کە کورد ئیدارەی کەرکووکت ئەوانێک کە ئیدارەی کەرکووکیان کە ڕەوشی کەرکووی بەم شێوە بێت، پێتوانیت چی بکرێت، چی بکە بۆ ئیجارێکی دیکە ئیرادەی کەرکووکیەکان بەهێز بکرێتەوە، بۆی لە ناو کەرکووی قەناعەتی بە کەرکووکیەکان بکرێتەوە کە جارێکی دیکە هەستن دەست بە خەبات بکەنەوە، شوناسی شارەکەتان بپارێزن. ئەنی بێهیوایەک لە ناو خەڵکە دروست بووە لە ئەنجامی 16 ئۆکتۆبەر. ئەزانی ئەوەی کە لە باڵین 16 ئۆکتۆبەر ڕوویدا وەکو نسکۆیەک بوو بۆ ئەو ئاواتانی کە چاوەڕوان دەکرا، بەڵام لە ڕاستیدا کردارێک بوو چاوەڕوان کرا بوو لە دوژمن ئەو هێزە داگیرکەرانی کە تیفاقێکی هەرێمیان کردووە و هەستاون کۆمەڵی تەرتیباتی نێودەوڵەتیشیان کردووە لەگەڵ کۆمەڵی تەرتیباتی ناوخۆیان کرد بۆ ئەوی بتوانن کەرکووک داگیر بکەن. ئەوان بە لاپەڕێک لاپەڕەکانی جەنگ حسابی دەکەن و دەڵێن ئێمە جەنگێکی پاکمان ئەنجامدا، هاتینە و ناوچارمانە داگیر کرد، هەرچەندە خۆی جەنگێکی خوێناوی بوو، هەرچەندە جەنگێکی زۆر پیس بوو، هەزاران کەسیان ئاوارە کرد، سەتان کەسیان شەهید کرد، دەیان کەس بێسەر و شوێنە، چەندی شار و شارچکەوە لە ژێر مەترسیدایە و دۆخێکی ئەمنی ناتەمایە. ئەو ڕێککەوتنە نهێنیە چەپەڵانی کە کردیان لەگەڵ داعشە بۆ ئەوەی لە حەویجە شەڕ نەکەن و داعشیان لە ناو شاخاویەکانی حەمرینە پاراستە، ئەتوانین وا بڵێن ئێستا بۆتە گرفت دووبارە بۆ ناوچەکە، گرفت بۆ ئەمنیەتی خەڵکی ناوچەکە. ئەمە هەمووی قینێکی عێراقی کۆن دەسەڵمێنێ کە هەمیشە هەبوویەتی بەرامبەر بە کەرکووک و ناوچە کوردستانیانەی کە چەندین ساڵە دەیانەوێت هەر تعریبیان کردو و تەرحیلیان کردو و تەبعیسیان کردووە و لەگەڵ ئەوەشدا گیانی خەبات و گیانی بەرخودان و گیانی شۆڕشی کوردستانی، گیانی ڕزگاربوون و هەوڵ و خەبات و تێکۆشان لە پێناوی ڕزگاری نیشتیمانی هەر بەردەوام بۆ لەو ناوچانە و هەر بەردەوامیش دەبێت. خەڵکیش بێهیوان نییە بۆ ئاگداری، خەڵکیش بەردەوامە لە خەباتکردن. ئەوەی دەیەوێ بێهیوای خەڵ بکات لە خەباتە ئەو هەر بەشێکن لەو لاپەڕەیەی کە با بڵێن جەنگی دەرونی دەکات دژی ملەتی کوردستان. ئەوەی گرنگە ئێمە بایەخی پێ بدەین و بزانین کە چی دەگوزرێت لەو ناوچەیە. دکتۆر کورد ئەو ناوچەی طبعاً ڕێژێ لە 152 زیاتر بوو ئەگەر ئێمە پارێزگای کەرکووک لە بەرچاو بگرین کوردن. ینی پێشگەلەوە لە چارچۆی ڕیفراندومدا دەنگی هەرە زۆری کورد لەو ناوچەیە هەبوو. ئەنی کورد بە شێوەیەکی ئاشتی کەرکووکی بەدەستخست، بە شێوەیەکی سەربازی کەرکووکی پارەست لە مەهەڕەشەیەک
و کەرکووک بەم شێوەیەشدا گیر کرا بە چی شێوازێکی تر کورد بتوانێت بگەڕێتەوە ئیدارەی کورد بتوانێت ئێمە زانانی چۆنێمە با ڕاستێک هەیە نکولی لێ نەکەین ئێمە کەرکووک شارێکی بابرین ناوەندێکی سەرەکی کوردستانە و هەر خاکی کوردستانیش دەبێ بە هەموو پێکاتەکان ڕەسەنەکانی لە کورد لە تورک دورکمان لە عەرەب لە کلدواشووری لە ئەرمەن ئەمانە هەمویان پێکاتەی ڕەسەنی ئەو وڵاتەنە و هەموویشیان بەشداریان کردو لە خەباتی ڕزگاری کوردستانی و هەمووشیان پێشمەرگایەتیان کردو خێنیان ڕشتۆ بە پاراستنی ئەو خاکە و ئێستا شوان ئەوەی دەیەوێت کورد جیا بکاتەوە لە تورکمان و لە عەرەب ئەوە دەستی عێراقیەکانە دەستی بەغدایە دەیەوێت ناکۆچی و ناتەبایی دروست بکات لە نێوان پێکاتەکان و دواتر ناکۆچی و ناتەبایی دروست بکات لە نێو کووردا بەڵام ئەمە زۆر جار لە خطابی ڕۆژانەمانە دەڵێن کورد لەبەر ئەوەیە ئەوان پێیان وایە کە پێکاتەیەکی سەرەکی کەرکووک کە کووردا ئەرکێکی سەرەکی ڕزگارکردن و خەباتی ڕزگاری بەشی شێری قوربانی دانیش بەر کورد کەوتووارە بەشی شێری بەرکەوتووە هەموو پێکاتەکان بەشی ینی زۆرتری کووردە ئێمە لە بیرمان نەچێ ئەوەی کە ئاوارە بۆ ئێستا تەنها کورد نییە عەرەبیشە تورکمانیشە ئاوارە بووە ئەوەی خەباتەکە ئێستا بۆ ڕزگارکردنی کەرکووک دووبارە کووردە دواتر پێکاتەکانی تریش لەگەڵی خەباتەکەن ئێمە دەبێ بزانین ئەو حڕاستیە بزانین باکو زمانی جیاکردنەوە و زمانی تەفریقەی دوژمن کاریگەری لێمان نەکات کە پێکاتەکانی کوردستان لە یەک بکەینەوە و ئەرکی خەبات تەنها با بڵێن لەسەر کورد بێت و ئەوانی تر بێ بەش بکەین لە پیرۆزی خەباتکردنی ڕزگاری ئێستا ئەوان دەیانەوێ دەستێوەردان بکەن و بڵێن بە ناوی کەمینەکان و پێکاتەکان وا بکەنە بڵێن ئەوانە دژی دەسەڵاتی کوردستان بوونە نەخێوانە بوونە و هەموو پێکاتەکان لەژێر سایی دەسەڵاتی کوردستانە هەم بەشداریان کردووە هەم حەساونەتشەوە کوردستانەکان پێکەوەش خەباتیان کردو پێکەوە دەنگیاندا بۆ ڕێفراندۆم پێکەوە ئەو دەنگە زۆرە بەشی هەموو کوردستانەکانە بۆ ئەوەی کە کەرکووک دیسان پێگەی مێژووی و جوگرافی و شارستانی خۆی بگەڕێتەوە وەکو ناوەندێکی سەرەکی لە ناوەندەکانی وڵاتی کوردستان ئەمە دەبێتە خاڵی وەرچەرخان بۆمان بۆ ئەوەی بزانین کە چۆن ڕزگار دەکرێتەوە ئێمە بە یەکدەنگی ئەگەر ئیزن بدەین ئێمە بە یەکدەنگی هەموو کوردستانیەکان کەرکووک ڕزگار دەکەینەوە بە یەکدەنگی هەموو کوردستانەکان نەک تەنها پێکهاتەی کورد ئەم یەکدەنگیە تەنها لە باری حزبی نابێ ئێمە چڕی بکەینەوە بەداخەوە ئێمە پێشوو من حەزەکەم ئەمە بۆ هەموو کوردستانەکان گویان لێ ئێمە پێشتر هەموو بنیاتی ئاشتەوایی نیشتیمانیمان چڕ کردەوە لە نێوان ئەوەی کە پارتە سیاسەکان ڕێک بکەون کەچی پارتە سیاسەکان بەداخەوە بەهۆی هەندێک حزبی سیاسیە هەندێک تەیارات لەناو ئەحزابە سیاسەکان کە خۆیان وابەستەی ئەجندای دەرەکی کردووە و نەیانتوانی لە ژێر ڕکێفی دەستی دەرەکی دەربچن و ئەو خیانەتەیانە ئەنجامدا وای کردە کە تێبگەین کە هەندێک لایەنی سیاسی ناتوانن خۆیان ڕزگارکەن لە تەبعیەت لە پاشخۆیەتی بۆ هێزەکانی دەرەوە بۆیە دەبێ ئێستا ئێمە چەمکی ئاشتەوایی نیشتیمانی بەرفراوان کەینەوە بیگەڕێنەوە بۆ حاڵەتی شارستانی خۆی پێکاتەکانی کوردستان بەڵێ دکتۆر سپاس بۆ سەرنجێکی گرنگی تو هەبوو ئەویش ناتوانن خۆیان ڕزگارکەن لە تەبعیەت بۆ دەستی دەرەکی ئەڵێن ئەوە لە دەر زەمانەوە تا ئێستا هاتووە کەواتە ئەمە شاکارە تەبەن تو ئەڵێ ناتوانن کەواتەوە مەترسی هەر دەمێنێ دکتۆر سامان لە کەرکووک ئێستا سیاسەتی پەیڕەو دەکرێت ئەمە حەقیقەتێکە ئەمە ئامارەکان لەبەردەستە لە کەرکووک سیاسەتی بە عەرەبکردن بە فۆرمێکی تر جارێکی دیکە لەوێ جێبەجێ دەکرێت پەرلەمانی گەرەکە کوردنشینەکان دەدرێت لە هەمان کەدا خەلکی تر لە ناوچەکانی تری عێراق عەرەبن دێنە ئەوێ ینی ئەوەی لە کەرکووک ئێستا گوزەرای کرد پێشتر لە چارچێوەی مەسەلەیەکی توندی نەتەواتی بە ئێستا مەذهەبیشە ئەنی ئەوان هاتوون لە کەرکووک بەس ڕقی نەتەواتی لە کورد نییە بەڵکو ڕقی مەذهەبیشیان لە کوردە بێژگە لە پەیکاتەکانی تریش چی بکرێت بەوەی ئەم سیاسەتە بوەستێنرێ لەبەرەوەی ئێستا لەم وەرزی سەرمایە لەم کێم ئیمکانیەتی حکوومەتی هەرێمی کوردستانە 200,000 کەس لە کەرکووک و دەوروبەری ئاوارە بوون بۆ ئەوەی بتوانن ناسنامەی کەرکووک بگۆڕن ئەبێ زۆرینەی کوردەکان دەرکەن و ئێستا محاولەکەن ئەوەی کە بیستم 6,000 خێزانی عەرەبی فۆرمەکانیان ئەتوانن بینێرنەوە بۆ کەرکووک و ئەوانەی کە وەختی خۆشی لە مادەی 140 کە ڕۆشتنەوە پارایان وەرگوت و ڕۆشتنەوە ئەوانەی ئێستا ئایانەوە بێنەوە مەسەلەی کەرکووک
حەزەکەم با نەڵێم چینە مێژووی لە 1970 وە لە باسی ئێستا بکەین ئێستان پێ دەڵم با نەگەڕێنەوە ئەو تاریخی کە لە ئەنسیکلۆپیدیا کاتڵە کەرکووک کوردیە با بینە 2014 انتخاباتی پەرلەمانی عێراق کرا ئەو نەتائیجە قبول کرا لە بەغا لە 12 کورسی دوی عەرەب بوو دوی تورکمان بوو 8 کورد بوو کەواتە سەی هەشتای زیاتر سەی 60 شارەکە خەڵکی کورد بوون ئەمە بەگوێی انتخابات وانیش احترافیان پێکردو چکەوانە چوونە پەرلەمانی بەغا ئەمە تازەترین نووسنامەی کەرکووکە چی بکرێت بۆ تەمان ئێستا بەغا وا ئەزانێ کورد توانێ بێنێتە سەر ئەژنۆی کورد ناتوانێت پێشمەرگەمان هەیە پێشمەرگەی قارەمانمان هەیە سیاسیمان هەیە زۆر ئێمەش کارتمان لە بەردەسایە کە بتوانین بەس دکتۆر سەمانەکە پەرلەمانتارێکی بەشێک لەو پەرلەمانتارانە کە خەڵکی کەرکووکیان دەنگیان بۆداوە بەشێک لەو بەرپرسە باڵادەستانەکە لە ناو کەرکووکدان کەکەر بەشێک بن لە 16 ئۆکتۆبەرەکەوتنی 16 ئۆکتۆبەر بەشێک بن لە تەسهیلاتکردن دەعمکردنی سیاسەتی ئێستای بەغدا بەرامبەر کەرکووک ئەمە چیمان پێ دەڵێ زۆر ڕاستەکەی من بەحسی ئەوە ناکەم بەحسی ژمارەکەیەکەم ئەوانەی کە ڕوویاوە ئەو کەسانەی کە لە بەغان و ئیستا ناتوانن خۆیان بچنەوە ناو کەرکووک وەکو جاران کە ئەیانتوانی ئیستا خۆیان هەوڵێن هەر خۆیان بتوانن بچنەوەنەوەکو نازنامە ئەمەش شتێکی کاتیە ئەمە نامێنێتەوە ئیلە ئەبد ئەم تعریبە سەدامیش کردی خەڵکی کەش کردیان شۆڕشی ئەیلول لە 74 ڕێنەکەوتن شەڕی شەڕ هەڵگیساوە لە بینی کورد و عەرەب بەغا حکوومەتی عەرەبنا حکوومەتی بەغا لەسەر کەرکووک بوو هەچی شەڕانەی کە دروست بوو هەر لەسەر کەرکووکە ئەو وەختە ئەگەر کورد موافق بۆیە کەرکووک بە پێکەوە ببرە بەڕێگاوە چۆنڵێ ئیدارە مشتەرەکە نازنامەی کەرکووکمان لە کیزە چوو بەستە ئێستادا بەشێک لە بەرپرسانی کەرکووکە کرد پاڵپشتی ئەم سیاسەتە بکەن ئەزانی چی ئەمە موقەتە ئەمە هەموو شتێک هەروە ناڕۆتە سەر بەڵام ئێمە بێت چی بکەین سوالەکە لێرە ئێمە بێت چی بکەین دەستوری ئەقلیمی کوردستان ئەنووسرێتەوە لەو دەستورە ئەبێ سەیری دەستوری عێراقین مافی نەتەوە کەمینەکان چین لەوەیە ئەبێ ئێمە ئەوەنەونیان بنێ بۆی کە وەکو تورکمان بی مەسیحەکان بی عەرەبیش بی بێ هەردووکی هەڵسەنگێنی مافی من لە چوایە ئەبێ شعور کە ئەو بەشێکە لە تۆ تۆ نابێ وای کە ئەو دوور بێ لە تۆ ئەوان پێشترا لە کەرکووی سیاسەتێک لەلایەن کوردەوە کە کورد ئیدارەی ئەوەیەکە پەیڕاو کرابێت کە لە بەرژەوەندی پێکاتەکان هەمویاندا نەبێت نەختی هەڵە کراوە بەڵام من بەڕێز پارێزگاری کەرکووک بە وردی قسەم لەگەڵا کردووە مەسلەیە کە چەند هەوڵیاوە کە هیچ جیاوازیەک نەکات مەسەلەن بۆ سەرکی ئەنجومەنی کەرکووک هینی کەرکووک بوو حەسەن تۆران بوو تورکمان بوو بەشی پشتی ئەوانە وازی لەوە هێنا چوو بۆ ئەندامی پەرلەمانی بەغا باشە کاکە جگاکەی 4 تورکمانیاندانە مڕەشەح بوو بچێتە ئەو جگایە تورکمانەکان ڕێنەکەوتون لەسەری یعنی خەتای کوردەکە نەبوو کە ئێمە ئەومان پەراوێز کردوون تێگەی کاکە یعنی مشکلەکەی ئێمە لەمایە کە ئەخرێتە سەرشانی ئێمە بە واقعی خۆیان مەسئولن ئەوە ئیمڕۆ تورکمانەکان هەر تورکمان بوون بە دوو بەشەوە لە ناو کەرکووکە بەشێکی بە سەر شیعایە و حەجی شەعبیە بەشێکی سونە و پشتی لە تورکیایە ئێستا ئەوانەی کە سونەن و پشتگیری تورنە وەزعیان زۆر خراپە ڕۆژانە خەبەرمان بۆیە لێوە کە معاملەی خراپەکەن هەر لە شیعەکانی تورکمانەوە بەڵێ دکتۆر سەباح لە ئێستادا باستەوە دەکێت کە ینی حتا فشارێکی نێودەوڵەتیش هەیە بۆی جارێکی دیکە دانوستاندن لە نێوان هەولێر و بەغدا دەست پێ بکاتەوە باسی زیاتر باسی موچە و باسی نظام چییە لە ناوچە کوردستانیەکان بە شێوەیەکی گشتی ئێستا لە ڕەوشێکی زۆر خراپ داژین بۆ نمونەوەی لە دووسخۆرماتۆ ئەنجام دەدرێت دەگوزارێت بە پێی چاودێرەکانی ڕەوشێکە بەرپرسانی ئەو ناوچەیە جینوسایدکردنی کوردە کوژرێت ئەتک دەکرێت ماڵی وایران دەکرێت تاڵان دەکرێت تا دوای کەواتە تا چەند گرنگە سەرکردایەتی سیاسی و ئان هەولێر یەکێک لە خاڵە ئەساسیەکانی ئەجندای کوبوونەوەکان ئەم مەسەلەیە بێ بێگومان ئەمە ئفرازاتی ئەو
ڕووداوە بوو کە ڕوویدا لە 16 ئۆکتۆبر شتێکی متەوەقع بوو بەڕاستی زۆر لە نووسەرەکان بە تایبەتی لە معهدی واشنگتن بۆ دیراساتی شەرقی ئەدنا کە 2015 چەندین دیراساتیان پێشکەش کرد باسی ئەو حاڵەتیان دەکرد بە دەقیقی دەیانگوت کە ئەگەر هاتوو حاڵەتێک ڕوویدا لەوانەیە حربێکی قەومی تایفی دروستبی لەو ناوچەیە بە تایبەتی کەرکووک ئاماژە بە کەرکووکیان کرد یان شتێکی متوەقع ئەوەی لەسەر بڕیاردەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە زەقکردنی ئەو پێشێلکاریانەیە و زەقکردنی پێشێلکاریە دەستوریەکانیشە لە هەمان کاتدا یعنی مەسلەی تعریبکردن مەسلەی تەرحیلکردن جینۆسایدکردن ئەو جەرائیمانەی کە دەکرێت لە کەرکووک ئەوانە دەبێت زەق بکرێت دەبێت زۆر بە وازحیش راپۆرت پێشکەش بکرێت لەسەر ئاسی دیبلۆماسیش لەسەر ئاستی دیبلۆماسی زۆر زۆر گرنگە ئەوە ئیسباتێکە کەوە مەسلەی هەبوونی حەشدی شعبی لە ناوچەکەدا شتێکی تەنها ئەسکەری نییە یعنی فەرزی دەسەڵات نییە تەنها بەڵکو پرۆگرامێکی سیاسی لە دوایە بۆ ئەوەی تەرکیبەی دیموگرافی کەرکووک بگۆڕێت طبعا لە مێژووی کەرکووک لە با بڵێن لە نۆهاتەکانەوە ئەو تعریب و با بڵێن لە هەشتاکان و هەفتاکان مەسلەی تعریب و ئەوانە هەر هەیە شتێکی غەریب نییە بۆ شاری کەرکووک بەڵام ئەوەی ئێستا هەیە بەڕاستی جیاوازیەکەی لەوەدایە ئەوەی لە پشتیتی لایەنێکی دەرەچیە ئەویش ئێرانە ئێران دەورێکی هەیە ئێستا لە مەسلەی تعریب ئەوە یعنی مفارقەکەیە بەڵام هەڵویستێکی جدی نێودەوڵەتیش نییە لە سەرمەیە چی بکات کە ئەمە فعلا سەرنجی نێودەوڵەتی ڕابکێشێت بابە ئەگەر ئەمریکا بەرپرسانی کوچکیسپین هانە سەرخەت بتوانێت لە سەراستی میدیا ئەمریکا لە سەراسی کۆنگرێسمانی ئەمریکا لە ناوەندەکانی تری بڕیار بەدەستی جیهان بچێت دوکیومنت هەیە یەک دنیا دوکیومنت هەیە ئەتوانن بخەنە سەر مێز بڵێن فەرموو بەم شێوەیە شەڕێکی بە وەکالەتی نەگریس لە کەرکووک و ناوچە کوردستانیەکان بەرپا دەکرێت حکوومەتی هەرێم ئەتوانی چی بکە لەمەیە بێگومان وەکوتم یعنی کۆکردنەوەی زانیاریەکان و بەڵگەکان زۆر زۆر گرنگە بۆ حکوومەتی هەرێم تاکو بتوانین ئەمە ببێتە دیسان ببێتە شوناسی شاری کەرکووک کە شارێکە لە ژێر دەسەڵاتێکی داگیرکردایە ئەو تعریفە بۆ شارەکە زۆر گرنگە تعریفکردنی ئەوەی کە شارەکە داگیر کراوە لەگەڵ ئەوەش هەبوونی سیاستێکی موحەد بەڕاستی لای هەموو ئاشکرایە کە مەسلەی ئەو وەزعی کە ئێستا هەرێمی کوردستان هەیە و کەرکووکیش هەیە تەنها مەسلەی بردنەوە نییە لە شەڕ یعنی شتێکی ئەسکەری نییە بەڵکو نەبوونی خطابی سیاسیەکی موحەد نەبوونی هەڵوێستێکی سیاسی موحەد ئەو بارودۆخەی دروست کرد ئەنجا ئێمە چۆن ڕزگارمان دەبی لەو کێشەیە کێشەکە بە یەکەم شت ئەوەی کە ئێمە دەرگای حیوار قەپات ناکەین بە هیچ شێوەیەک و لەگەڵ ئەوەش نزیکبوونەوەیەکی تەواو لە سیاسەتی نێودەوڵەتی و لە بیر و بۆچوونی ئەمریکا و لەگەڵ داڕشتنی ئەمریکا دەبین بۆ چۆنیەتی دووبارە بوونەوەی قۆناغی سیاسی لە داهاتوویەکی نزیکدا بەڵێ دکتۆر بێگومان لە ناوچەکە ڕەوشی سیاسی ناوچەکە بەراوە ڕاستەیەکی ترەوەرا بە تایبەتەیە کە سەیری سعودیە بکەین سەیری ئیران بکەین مەسەلەی لوبنان ئەمڕۆژ کۆمکاری وڵاتانی عەرەبی وەزیرانی دەرەوەی وڵاتانی عەرەبی کۆبوونەتەوە یەکێکی لە وەزیرەکان باسی ئەوە کرد کە حەزب اللهی لوبنانی بەڕێکخراوی تیرۆریست لەلایەن ئەوان اعتبار دەکرێت ئەویش لەسەر ئەو زەختانەی لەسەر ئێران بێگومان ئێران دەستێکی باڵا هەبووە لەو ڕەوشێکە لە کەرکووک و ڕۆژەبەوە حتا لە ئیدارەکردنی عێراق یەکێک لە بەرپرسە باڵەکانی ئەمریکا ژەنەڕالێکی خانانشیناڵێ بێژگە لە هەولێر و دۆک هەموو عێراق لە ژێر دەسەڵاتی ئیراندایە ئیران بەڕێوە بە بەشێوەیەکی سیبەر هەنی کورد چی بکات بۆیە ئەم پرسەش تەوزیف بکرێت لە چارچەوەی ئەو گۆڕانکاریانێکە لە ناوچەکەیان زانی ئێمە شتێکی زۆر گرنگە بەدەر لە تەوزیفکردن کە ئەرکی دیبلوماتکارەکان و سیاسەتمەدارەکانی کوردستانین ئەرکی چالاکوانی و خەباتگێڕانی کوردستان لە هاندەران و لە هەموو شوێنێک ئەو کەسانی کە هەر توانایەکیان هەبێ بە قەڵەم بە دەنگیان دەنگی کورد بگەین بە هەموو جیهان بۆ ئەوەی ئەو حەقیقەتە و ڕاستیە بخەنە ڕوو زیاتر ئەوە گرنگە ئێمە بۆ هاوڵاتیانی خۆمان بۆ هاونیشتیمانیانی خۆمان چەندین ڕاستی ئایدۆلۆجی و استراتیجی هێزەکانی دەوروبەر بە تایبەت ئێران سەبارەت بەم ناوچانە بخێنە ڕوو یەک حەقیقەتێکی ینی بە خێرا هەنووکەی باس ئەوە دەکەین کە چۆن
بۆچی ئەوان ئەنفاریان کرد لە دووسخور ماتوو ئێران هێزێکی ینی هێزێکی ئێرانی کە ئێستا سوپای پاسدارانە و کە ئەوانی کە ئێستا با بڵێن خۆیان بە هەڵۆکانی ئێرانیشان دەدەن ئایدۆلۆژیایەکی عقائیدیان هەیە پێیان وایە کە دووسخور ماتوو کەرکووک شوێنێکی پیرۆزی مقدسە بۆ گەیشتنیان بە دەریای ناوەڕاست بۆ کاتی خۆی لە ساڵی 1933 تاکو 1946 نادرشای سەفەوی کە بە یەکێکی هەرە پیرۆزی زیندووکەرەوانی ئاینی شیعی دوانزە ئیمامی هەژمار دەکەن ویکێک لەوانەیە کە هەوڵی داوە کە ئێران باتە سەر دەریای ناوەڕاست لە مووسڵ کاتی خۆی شکا و گەڕایەوە لە دووسخور ماتوو خوتبەتی داوە بە خەڵکی و خەڵکویستوەتی خەڵک بکە بە شیعە و کاتە لە کەرکووکیش بە هەمان شێوە ئەو وەسیەتانە ئەو نەخشەی کە دایناوە ئێستا نەخشەیەکی هەرە پیرۆزە لە لای حەشدی شعبی نەخشەیەکی هەرە پیرۆزە لە لای سوپای پاسداران ئێستا بە هەموو توانایەکان بە بێڕە چاوکردن بە هیچ زیان و زەرەرێک دەیانەوێ ئەو نەخشەیە کە کاتی خۆی نسکۆیان کردو و جێبەجێ نەبوو بۆیان ئێستا جێبەجێکەنەوە بۆ یە کاتێ دووسخور ماتوویان داگیر کرد و ملەتی کوردیان لەوێ دەربەدەر کرد یەکێک لە گەورەترین ئاهەنگیان ساز کرد هەم لە ئێران سازیان کرد هەم لە نەجەف سازیان کرد هەم لە ناو دووسخور ماتوو ئەو هێزە سازی کرد بەوەی کە ڕۆژێکی چاوەڕوانکراوی پیرۆزی ئاینەکەی خۆیانیان جێبەجێ کرد ئەمە گەورەترین مەترسیە کە ئێمە دەبێت درکی پێ بکەین ئەوان نیەتیان چییە ئەوە تەوزی بکەێت زۆر جاروا هەیە سوپای پازاری ئێرانێکی کە لەلایەن هەندێک کەس ئەگەر هەندێک کەس بەداخەوە کەوانی کاڵفامن و تێنەگەیشتون لە مەودای مێژووی و لە مەودای استراتیژی و ئایدۆلۆژی ئەم جەنگە بە خەڵک دەڵێن بگەڕێنەوە ئەی چی بگەڕێتەوە ئەگە بەرامبەرەکەت ئایدۆلۆژیایەکی هەیە دەیەوێت تۆ لە ناو بەرێ بەو کوێ بگەڕێتەوە لە دووسخور کردوشیانە ماڵی خەڵکیان تەقاندوتەوە ماڵی خەڵکیان سووداندوە تعدایان لە ناموسی خەڵک کردووە هەمان ئایدۆلۆژیای داعشە بەڵام بە دیوێکی تر چۆن داعش دەیەوێت خەڵک پاکتاو بکە پاکتاوی ڕەگەزی ئەوان بەو شێوازە کار دەکەن ئەمە بۆیە دەبێت ئێمە ئەگەر لەم ڕاستی تێگەیشتین دەبێت استراتیژیەتمان و خەباتمان بۆ ڕزگارکردنی نیشتیمانمان زۆر لەوە بەرفراوانتر بێت کە ئێمە تەسکی کەینەوە لە هەندێک ڕێکاری کورت و بچووک بەڵکو دەبێت ئێمە هەموو ڕێکارەکان هەر لە خەباتی چەکداری و خەباتی پێشمەرگایەتی بۆ ڕزگارکردنی خاکمانەوە تاوەکو خەباتی مەدەنی و مانگرتن و خۆپێشاندان و خستنەڕووی ڕاستیەکان بە شێوازێکی ئەکادمی و تێگەیاندنی ڕایگشتی نێودەوڵەتی تێگەیاندنی ڕایگشتی کوردستانی ئەوە زۆر گرنگە چونکە ئێمە بەتاخەوە ڕوونیشە لە بەرچاومان و نایشارنەوە هەم هێزە هەرێمیەکان هەم هێزە عێراقیەکان زۆر کار دەکەن لەسەر ئەوەی ڕایگشتی کوردستانی بەلاوە بەرن ملەتی کورد هوشیاری نیشتیمانی لای کاڵ بکەنەوە تاکو تێ نەگا لە ڕەهەندەکانی کردداری ئەوان دکتۆر قسەکانی تو سەرنجی مڕاکەش بە دروستکردنی پرسیارێکەویش ئەوەیە تۆڵی هەندێک کەس ئەڵێن بگەڕێنەوە بۆ دووسخور ماتوو بوو نمونە ئەمە واقعا لە کەرکووک ڕەوشێکی کریتیکی زۆر خراپ نە ئاسایی تێدەپەرێت لە دووسخور ماتوو خەریک دەربەدەر دەکرێت بە خەڵک ئەڵێن ببوورە ئەڵێن لێرە شامی شەریفە بگەڕێنەوە هیچ مشکلێک نییە ئێمەی کورد بەڕای من ئەمە من پێم وایە باشترین هەنگاو بۆ ئێمە پێش ڕفراندۆم مەندەلیان داگیر کرد ئەنجومەنی شارەوانی مەندەلی و مدیناحی مەندەلیان دەرکرد بەڵام ئێمە بێدەنگ بووین دەبێت لەو کاتەوە مازانی بە ئەمان نیەتیان چییە چۆن لە مەندەلی کردیان دواتر لە دووزیش کردیان ئێمە دەبێ بکشینەوە لە بەغدا ئەو هێزەی کە هەیە ئەو فەرمانبەرانی کە هەمانە ئەو سیاست مەدارانی کە هەمانە دەبێت بیان کشینەوە لە بەغدا چیتر بەسە پێیان بڵێن ئێوە ئەو دەستورەی هەتانە ئێوە بەکاری دێنن ئەی ئەوانەیەوێت هەر لێ بمێنەوە ئەزانی ئەگەر نیشتیمان پەروەران لەسەر مووقفی خۆیان سوور بن دواتر هەموو ملەتە دەوری کۆ دەبێتەوە ئێمە دەبێت لەو شوێنانی کە تعدا لە ملەتی کورد دەکرێت بە ملەتی خۆمان بڵێن دەرچن لەو شوێنانە بگەڕێنەوە باوانتان هەیە شوێنتان هەیە دەبێت خۆمان کۆ بکەینەوە گەرمان ئامادە بکەینەوە بۆ قۆناغێکی تری خەبات هەموو جۆرە ڕێکارەکانی تێدا دکتۆر سامان دکتۆر عەبدوڕەحمان باسی بابەتێکی گرنگ کرد دووسخور ماتوو شوێنێکی گرنگە پیرۆزە بۆ شیعەکان ئەو باسی مێژووی کردو ئەوەی ئێستا 16 ئۆکتۆبەر ڕوویدا کەواتە کاریگەری ئەمریکا جەنابەتە و شارەزای لە کاروباری ئەمریکا بوو بێدەنگ بوو ئەنی ئەمریکا خوێندنەوە بۆ هەم شتانە نەبوو خۆی ئەمریکا سیاسەتەکەی
لە ناو خۆی ئەمریکا ئێستا سنتەرێکی قەرار نییە. ئەمریکا خۆی لەلایەکە و ڕئیس شتێگەڵێ وەزارەتی خارجی شتێگەڵێ وەزاری دیفاع شتێکیکەڵێ ما گۆرگ لێرە بۆ وتەبێژی وەزارەتی دەرەوە ئەڵێ ئاگاداری سەردانەکەنی بڵێ ساخر بۆی پێڵم ئەو بڵین سەرشەوانەی کە لە قەراری ئەمریکا وای لێ کردووە نەتوانێت قەراری بێ مەسەلەن سەرۆکی ترامپ ئەڵێ زۆر بەتونی قسە دژی ئێرانەکە بەڵام قسەکانی و فعلەکان لێک نایەن ئەمە چی دەگەێنێ ئەمە ئەخرەوە ئەگەیەنێک کە وەزارەتی خارجە بەدەنگێکی چۆنەڵی بەدەنگێکی کۆترانە قسەکە یان پێتوانێت ڕئیس بەهێزەوە شتێکی تر بێ لە پشت پەردە ئێران و ئەمریکا ڕێککەوتنی تریان هەبێ لەسەر ئەم ناوچانە خۆی ئەوە زۆر هەیە ئەو قسەیە زۆرەکرێت لە میدیاکان و هەتاکو لە میدیای ئەمریکی شاکرێت لەبەر ئەوەی کە قسەکان و فعلەکان لێک نایەنە ئەڵەن گوایە ئەمە اتفاقێکی ئەمریکی ئێرانیە بەڵام لێرە ئێمە بووین بە قوربانی ئایا ئێمە بووین بە قوربانیان خۆمان کرد بە قوربانی ئەوە دوشتیجێنێ خۆمان کرد بە قوربانی ئەمریکا ئەمە نەکردەوە بە قوربانی ئەمریکا هیچ شتێکی وعدێکی ناوە بە تۆ بنووسین هیچ وعدێک بنووسین پێی وتویت نامەی بۆ نردویت ئەڵە مەکە بەڵام لەوە ئەو وعدە نییە کە قیادەی کورد داوایە کرد ئەو ئیسیفتاها کرا ئەو وەسیقەیەکی مێژوویە تازە کەس ناتوانێت لای بەرێ بەڵام ئیمڕۆ لە سیاست کە لە ئەمریکا کرێ پیشگیری کورد زۆر بەهێز بووە لە ناو سەنەتا لە ناو ڕپرەزەنتەتیڤ یعنی لە ناو کۆنگریسی ئەمریکا خەڵکێکی زۆر هەیە بە تایبەتی لە شوخە کە کاریگەریان هەیە زۆر بەهێز بووە و دەردی نەکەڵێ دە بۆڵز ڕۆڵنگ یعنی تۆپەکە دەستی پێکردەوە کە بخولێتەوە ئەمەش دەوری ئەبێ لەسەر خالی گرنگ لێرەیە دکتۆر کورد چون تەعامل لەگەڵ ئەمە بکە بوو نمونە نوێنەرێکی ئەمریکا بەرپرسێکی ئەمریکا دێتە هەرێمی کوردستان دەبێت لەگەڵ زۆر ئەحزاب کو بێتەوە زۆر قیادات کو بێتەوە زۆر کەس کو بێتەوە حتا لە ناو حزبێکە لەگەڵ چەند گروپ کو بێتەوە کەواتە لێرەوە تا چەند گرنگە لە باشووری کوردستانیشە ئەمانە سیاسەتێکی موحدیان هەبێت تەعامل لەگەڵ ئەم ڕەوشەی لە ئەمریکا بکەن ئەوەی توڵێ من وەکو پێم وتی ئێمە خۆمان ئەبێ بنەمای هێزی هەچ شتێک یەکریزی ماڵی کووردە پێتۆ دو ئەوەندەش بەهێز بکە توڵی هەکە تەرام ڕاستە خۆش پشگیری مام کە بەس بەم شێوەیە سیاست بکەین بتوانین دەستکەوتەکان پارێزین سەر ناتوانین بەڵام ئێمە گەر هەوڵ بین هەنگاو بنین بەرەو هینە ئێستا حکوومەت کە حکوومەتی ئەمریکی بەڕسمی پشگیری حکوومەتی کاگنیچیر و کاقوباتی کردووە ئەمە نامەیەکە نۆکو هەر بۆ حیزبەکانی کوردستانی بەڵکو بۆ حکوومەتی ناوەندیش کە ئێمە پشگیری ئەوانەکەین ئەبێ بێنە سەر خەد لەگەڵیان هەروەها تورکیا و هەروەها ئێرانیش ئەوە ئەزانن ئەو حەقیقەتە ئەبێ تەعاملی لەگەڵا بکەین بەڵام ئێمەی خۆمان بەڕێی من ئەبێ حکوومەتی هەرێم ئەبێ کۆمیتێکی تازە دانێ لە ژنەی ناوەنێ کۆمیتێکی تازە دروستکە لە پسپۆران لە ڕۆشنبیری کورد کە بتوان وە لە بینی ئەوانە خەڵکی تیابێ کە لە فقی دەستوری بزانێت خەڵکی ئەکادیمی بەڵام لە فقی دەستوری ئەوە زۆر مهم و چۆن لەی فقی دینی فقی دەستوری بزانێت کە بچێتە بەغا ئەم دەموچاوە ئەبێ دەموچاوی تازە بن بچنە بەغا گفتوگۆ بکەن دەموچاوی بن کە نەترسن لە بەغایان قسەیان لەگەڵا بکەن بەو پەڕی هێزەوە قسە بکەن پشگیری ئەم حکوومەتە بن ئەمە لە ڕێگای پەرلەمانەوە ئەم کۆمیتەیە دەسەڵاتەکانی تهدید دەکرا کە گفتوگۆ بکە لەسەر بەژەوەندی خەڵکی کوردستان نابێ ئەمانە خەڵکی ئەحزابەکانی تیابێ با ئەوانە بەسە با خەڵکی ئەکادیمی تیابێ یەک دقا هەروەها ئەم وەفدە لەگەڵ دەریشەوە لەگەڵ لۆبی دەرەوە لەگەڵ حکوومەتە و ئەو قسەی دکتۆر وتی من لەگەڵیان بە دۆکومنتری ئەم ئەحداسانە مەسەن وەکو جەنابتان ئێوە میدیان فلیمی کورد بچنە ئەو شوێنانە بیگرن و بیکەن بە ئینگلیزی و بینێرنە دەرەوە با خەڵکی کوردستان با ئەو لۆبیانەی کە هەمانە بیانگەیانە دەستیان ئەو مناتقی think tank و ئەوانە بیبینن با خۆی ئەو شتانە کە کۆمەڵێک دکتۆر کۆمەڵێک دیمەن هەیە بۆ نمونە لە کوردستان 24 پەخشکراوە لەسەر ڕەوشی کەرکۆک پێکاتەکانی ناومیلیشیەکانی حەجی شابی ئەو تەعادەیە لە کەرکۆک کراوە لە داگیرکردنی کەرکۆک لە کنگرێسی ئەمریکا لە ئەمریکا استیفادەی لە کراوە و بەڵگەیەکی حاشانەگیر قسەی لەسەرەکەن سپاس و بەڕێستان دکتۆر عەبدوڕەحمان من پێم باشە باسی ئەوە بکەین
لە ناو کوردستانە بوون نمونە حکوومەتی هەرمی کوردستان ئەمریکا ئەیەوێ دوێنێش تلەرسن لەگە سەرروکی حکوومەت قسەی کردو ئەمڕۆ باڵیۆزی بریتانیا لێرە بووە لەگەل بەرپرسەکان قسەیان کردووە حتا لایەنە سیاسەکانیش بە شێوەیەکی زۆر تون زۆر جار هەرەشاکەنە سەر حکوومەت هەرەشە لە حکوومەتەکەن دەبێت حکوومەت هەڵبژێتەوە نزانم چی و چی ئەنیام ڕەوشە لە بەرچاو ناگیرێت حزبەکان خۆیان پشگیری حکوومەت ناکەن ئەو حزبانی کە پشگیری سقامگیری و جێگیربوونی و دۆخی سیاسی ناو کوردستان ناگرن حتمما دەستێکی دەرەکی لە پشتیانە هەیە وازەحی شاوان بۆ ئەجندایەکی دەرەکی و کارە دەکەن ئەنی چ بەرژەوەندی تێدا دکتۆر ڕەوشی هەرمی کوردستان ڕەوشێکی خراپە قەیران هەیە حزبی تردنی سێڕالەکەن زیاتر ئەوان قەیرانەکە دەیانەوێ قەیرانەکان بگێنە ئاستێک کە عەبادی ناوی دەنا دەڵێ دەبێت شۆڕشێکی ناوخۆیی دروست ببێ و داوا بکەن لە هێزی عێراقی بێت ئەم ناوچانە داگیر بکە و کۆتایی بم بۆ سعبمێنێ ئەوان بە ئاراشکاوی ئەعلانیان کردو بەڵام ئەم حزبانە ئەڵێ ئێمە لە پێناو خزمەتکردنی خەلکۆ ئێلانی پاشەکەوتی ئەزانی چۆن ڕەنگە ئارایی جۆرا و جۆر هەبێت بۆ خزمەتکردن و بۆ شێوازی پەرەو پێشبردن و بۆ شێوازی چارەسەرکردنی پرسەکان ئێمە ئێستا لە دۆخێکین دەیان هەزار چەکداری نافەرمی و فەرمی چەندین وڵات و عێراق و نازانکوێ لە سنوورەکانی کوردستان هەڕەشەمان لێ دەکەن ئێستا پێویستە ئێمە هەمومان پشتیوانی دامەزراوە فەرمیەکان بکەین و ڕێگر بین لە بەردەم ئەوەی کە کەسانێک ژێر بەژێر لە دەرەوەی دەستگا فەرمیەکانمان کەمە چەندین ساڵە بنیاتی دەنێن و دەمانەوێت بەهێزی بکەین بڕۆن ڕێککەوتنی ژێر بەژێر بکەن ئێوە ئەوەی پێویستە بۆ ئەوەی ئێمە دامەزراوە کوردستانەکان بەهێز بکەین و بیکەینە دامەزراوەیەکی نیشتیمانی دەبێت سەرجەم ئەو پەل و پۆیانی کە لە ناو بەغدایە ئەمە چەندین ساڵە دروست کراوە هەمووی بکشێنەوە بۆ کوردستان هەمووی لە پشتی سەرۆکی حکوومەتی کوردستانەوە کۆبنەوە و وەکو قیادێکی قومی دەرکەوێت حکوومەتی کوردستان نابێ حکوومەتی کوردستان چیتر وەکو حکوومەتێکی لۆکاڵی بۆ ئیدارەدانی وەزع کار بکات دەبێت وەکو حکوومەتێکی نیشتیمانی نەتەوەیی کوردستانی پێتوای کشانەوەی کورد کەوێتۆ چەند جاری شارەتە پێدا کشانەوەی کورد لە بەغدا لە پرۆسی سیاسی عێراق پێت وایە ڕەوشەکە تەسعید ناکاتەوە ئەزانی ڕەوشەکە تەسعید ناکاتەوە بەعکسەوە ئێستا یەک معادلەیەکی نێودەوڵەتی هەیە هەمیشە بەرامبەر بە عێراق کراوە ئەوان دەڵێن ئێمە کورد دایانین وەکو سەنگی تەرازوو بۆ ئەوەی کێشەکان لە ناو عێراق نەتەقێتەوە ئێمە کراوین بە قوربانی بۆ ئەوەی لە ناو عێراقیەکان لە ناو یەک نەخۆن باش ئەوان ئێستا دێن ئێمە دەخۆن ئێمە دەکوژن ئێمە دەبڕن ئەوان کۆدەنجی نەتەوەیی لە ناو خۆیانە کۆ دەکەنەوە لەسەر حسابی لاشە و خوێنی ئێمەش دەبێت ئێستا بکشینەوە کۆدەنجی خۆمان دروستکەینەوە یەک خۆمان یەک دەنکەین ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بکەینە تاکە نیۆنەری خۆمان لەوێ 6 مانگ ماوە 8 مانگ ماوە بۆ انتخاباتی داهاتوو لە عێراق با عێراقەکانیش تەسفێ وەزعی خۆیان بکەن تا ئێمەش بزانین لەگەڵ کیانە قسە بکەین تا ئێمەش بزانین ئەمە لەگەڵ قاسم سولەیمانیە مفاوەزات بکەین لەگەڵ هادی عامریە مفاوەزات بکەین لەگەڵ عەبادیە مفاوەزات بکەین یا لەگەڵ مالیکیە مفاوەزات بکەین ئێمەش ئێستا ئەوان لە بینی خۆیانە ئێمە هەندێک کەس لە کوردە دەچێت لەگەڵ عامریە قسە دەکات دواتر دەرەکەوێت عەبادی دەڵێ من عیلاقەم بەوە نییە هەندێک کەس لەگەڵ مالیکیە قسە دەکات بە ئەکرادی مالیکی ناسراون ئێستا عەبادی دەڵێ من ئەوانە ناناسم ئەمە پەرتەوازایی ئێمەیە لە میانی ئەزانیت چۆنە ئێمە لە پرۆسی دیموکراسی عێراقی پرۆسی دیموکراسی عێراقی پرۆسەیەکی دیموکراسی تەوافقیە ئەوانیش دەیانەوەی ئێستا بە نەفەسی ئەغلەبیە قسە بکەن لەگەڵمانە زۆرینە نەفەسی پراکتیزەشان کردووە ئێمە بەهۆی ئەو ڕێژەکەمەی کە هەمانە نفوسمان کەمە ئەوانش نفوسیان زیاد دەکەن چکە لە 9 ساڵیوە زاوزێ دەکەن ئێمە بەم کێشەیە ناتوانین ئێمە بە طریقەتی دەستوری دیموکراتی نیابی لەگەڵیانە ئیش بکەین ناتوانین بەڵێ دکتۆر سپاس ببوورە کاتمان زۆر کەمەوە ئەمەوێ سەرنجی دکتۆر سەباح شوەرگرم دکتۆر سەباح کەواتە لەمە دوا کورد چون سیاست لەگەڵ عێراق بکە کەریمە باس بکەین چارەنووسی حکوومەتەکانی پێشتری عێراق بێژگەلەوی عەبادی بەدەستی کوردەوە وار کاتێک کورد کشاباوە ئاندەنگی پێنادا بە حکوومەت ئەستان تشکیل نابوو حتا کورد سەبەبی سەرەکی بوو کەم حکوومەتە ناتشکیل بن بەڵام ئێستا کورد وەکو چاودێرەکان ئاڵێن وەکو جاران هەیبەتی لە بەغدا نەماوە کەواتە چی بکات کورد جارێکی دیکەم هەیبەتەوە بگەڕێتەوە بەڕاستی بەخۆی یەکێک لە پلانەکانی حکوومەتی عێراقی و وەکوتم ئێران و تورکیا کە ئیتفاقیان لەگەڵی کرد ئەوەیە کە کورد زعیف بێتەوە و دەسەڵاتی نەمینێ لەناو پەرلەمانی عێراقی و لەناو سیاسەتی عێراقی ئەمە شتێکە بەڵام شاراوە نییە ئەو شتێکە لە 2003 کرا ئەویش کورد دەوری هەبوو لە بنیادنانی دەوڵەتی عێراقی نوێ ئەوە شتێکە یعنی بەڕاستی شاراوە نییە ئەوەش ئێمە جیا دەکاتەوە لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستان
یعنی وەزعی کورد کە ئێمە دەیبینین ئەمە مؤسسی دەوڵەتی عراقی نوێین لە 2003 ئەوە ئەولەویەتێک دەداتەمە کە ئێمە نابێ بەدەر لە ڕای جیاواز یعنی ئێمە لە سیاسەتی عێراقی بە دوورکەوین مستحیلە ناکرێت حتا ئەگەر هاتوو ئێمە دراوسێژ بووین دەبێ پەیوەندیەکی زۆر پتە و زۆر باشمان هەبێت بەڵام ئەگەر ئەوان تو قبول نەکەن ئەگەر قبول نەکەن دەبێت لە ژێرەوە کۆمەڵێک کەسی بێناوە نیشان بچن بەم شێوەیە دەزانین چارەنووسی گەلێک بخەنە ژێر مەترسیە ئێمە کێشێکمان هەیە ئێمە دائیمە سیاسەتی عاتفی زاڵە لەسەر بەڵام ئێمە یعنی واقعی نینە بەڕاستی ئێمە دەبێ دەرگای حیوار قەت قەپات نەکەین حتا آخر دقە دەبێ ئێمە هەوڵی خۆمان بدەین لەبەر ئەوەی سیاسەتی نێودوڵەتی لەگەڵ ئەو تەرەفەیە کە دەرگای حیواری کردوتەوە لەگەڵ دیموکراسیەتە لەگەڵ ئەوەیە کە دیبلوماسیەت بەردەوام بێ دەبێ ئەمە ئەو قەناعەتەمان هەبێ ئەگەر تەرەفەکی متعاند بووین زەبتی نەفسی خۆمان پێ نەکرێ ئەوە لەوێن دەرێ زۆر زەرە دەکەین لە سیاسەتی نێودوڵەتی ئەو جە لەبەرەوەی دەبێ ئێمە پیشانی بدەین کە ملەتێکی لێ قەوماوین و چەندین گرفتمان هەیە و تعریب و تەرحیل دەکرێن بەڵام سەرنجی تۆ بەڵێ بەڕێزان ئەوەی جێگای سەرنج بۆ دکتۆر یەکێک لە دکتۆرە بەڕێزەکانی بەشداربووی ئەم دیبیتە باسی ئەوەکێت کە لە ماوەدا حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە عقلی کەسە ئەکادیمیەکان عقلی کەسە تێگەیشتوەکان لە بەرچاو بگرێت ئەوان بەشدار بن لەو شاندانەکە چنە بەغدا بۆ دانووساندن لەگەڵ بەغدا کۆمەڵی خەڵکی ئەکادیمی بن شارەزا بن لە هەموو ڕاستەکانە لە هەموو بابەتەکانە کە گوت و بێژ دەکرێت لە مەوەدا کورد نابێت بە عاتفی سیاست بکە نابێت بە شێوەیەکی پراگماتی یانە سیاست نەکە دەبێت کورد زیاتر کراوەتر بێ زیاتر و هەموو تەجروبانە لە بەرچاو بگرێت لە هەمان وەکو لە هەموو بەرنامەکانی منە باز دەکرێت پێویستە یەک گوتاری کورد دەبێت بەڵام ئەم یەک گوتاریەکەی دروستە بێ نازانمیتر لە تەمەنیە مەش دروستە بێ ئەن لە دوای مەشار ئالێن دەبێت یەک گوتاری کورد دروست بێ هیوادارم ئەم سەرنجە بۆ لای پەیوەنددارگەشت بێ تا دیدار خاتان لەگەڵ